لە چوارچەوەی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانی مامۆستایان و چین و توێژەکانی هەڵەبجە خۆپیشاندان و ناڕەزایی قوتابیانی پۆلەکانی 12 و 9 خوێندنگە و قوتابخانەکان بەڕێوەچوو. قوتابیان و خوێندکارانیش ڕای دەگەێنن بێباکی و خەمساردی حکوومەت ئەم دۆخی خوڵقاندووە ئەوان زەرمەندی یەکەمن لە فەوتانی پرۆسەی خوێندن. دەژڵێن لە هەندێک شوێن قوتابیان سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم ئەوانیش سەرقاڵی خۆپیشاندان. لە بەشەکەی دیکەی هەرێمدا قوتابیان سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم، بەڵام ئێمە قوتابیان لەم بەشەی هەرێمدا سەرقاڵی ئامادەکردنی خۆپیشاندانین بۆ دەست بەدەست هێنانی مافە فەوتاوەکانمان. ئێستا ئێمە خوێندکار و قوتابیان جیاوازێکی زۆرمان لە نێوان دروست بووە بە جۆرێک، هەندێک لە خوێندنگە و هەندێک لە ماڵ، هەندێک لە پۆل و هەندێک لە خۆپیشاندان، هەندێک تێبەدەستە و هەندێک فلێکسی ناڕەزایی. هۆکاری ئەم دوو بەشبوونەش بە پرسانی کەرتی پەروەردەی هەرێم و سیستمی پاشەکەوتی موچەیە. قوتابیانی پۆلی 12 ڕاشی دەگەێنن ئەوان لە بارودۆخێکی خراپدان، بۆیە دەڵێن ئەگەر بزان ساڵی داهاتوویان باشتر دەبێت لە ئەم ساڵ ئەوان ناچنەوە وڵەکانی خوێندن و ئەوەش دەخەنە ڕوو بەردەوام دەمن لە دەربڕینی ناڕەزایی ئەگەر گوێ لە داواکاریەکانی مامۆستایان و قوتابیان نەگیرێت. ئێمە وەکو خوێندکارانی قۆناغی 12 ڕاستە لە ئێستا ژمارەیەکی ئۆتۆمان لێرە ئامادە نەبووە، بەڵام ئەم قسانی کە لێرە ئەکرێت قسەی هەموو ئەو خوێندکارانەیە کە لەم قۆناغیان. ئێمە ماوەیەکی زۆرە لە خوێندن دابڕاوین بەوەی ئەوەی کە کۆمەڵە قەیران لە وڵاتەیە هەیە. ئێستا مامۆستاکانمان ساوم بەکردنەوەی خوێندن و دەوامکردن لە کاتێکە ئێمە ماوەیەکی زۆرمان فەوتاوە ئێمە هاتوونێتە ئێرە داوای ئەوەکەین تەعویزمان بۆ بکرێتەوە. پشتگیری خۆمان بۆ سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دووپات ئەەکەینەوە بەوەی کە لەو سیستەمی پاشەکەوتە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خاڵی یەکەممان کە چایەک بخشێنەوە لە ساڵی تازەیە بە سیستمی موچە بۆ سەرجەم فەرمانبەران و مامۆستایانی خۆشەویست. سەرەڕای بەردەوامی بایکۆتی مامۆستایان بۆ ماوەی 3 مانگ دەرگای قوتابخانە و خوێندرگەکان بەڕووی قوتابیاندا داخراون وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەوەی زەرمەندی یەکەمە قوتابیانی پۆلی 12 و 9 بنەڕەتین، بۆیە داوا لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن یان پرۆگرامیان بۆ کەم بکەنەوە یان قەرەبووی کاتە فەوتاوەکانیان بۆ بکرێتەوە، ئەویش لە پێشدا بە جێبەجێکردنی داخوازیەکانی مامۆستایان. قوتابیان و خوێندکارانی پۆلی 12 لە سنووری پارێزگای هەڵەبجە یەکەم وانیان لەسەر ئەم شەقامە خوێند. داواکاری ئەم خوێندکارانەوە بوو سەرەڕای پاڵپشتی مامۆستایانیان داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد داواکاریەکانیان زوو بە زوو جێبەجێ بکە بۆ ئەوەی ئەو زەمەنەی لە ڕابردوودا لە کیسیان چووە بۆیان قەرەبوو بکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.